بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. هەڵبژارنەکانی سەرۆکایەتی لە ئێران ڕۆژی هێنی بەڕێوە چوون. سەبارەت بە کاردانەوەی ئەم هەڵبژارنانە لەم بەشەی پرۆگراماندا لەگەڵ دوو میوان قسە دەکەین. پێشتر بینەرانی بەڕێز ئاگادار دەکەین کە ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێ و ڕۆژی چوارشەممەش 2:30 لە بەیانی بە کاتی واشنگتن و 5:30 ئێوارە بە کاتی هەولێر لە ڕێگای ڕادیۆشەوە بڵاو دەبێتەوە و دەشتانن چاو لە هەموو پرۆگرامەکانی بەشی کوردی دەنجی ئەمریکا بە تایبەتی ڕانگەل لە سەر ماڵپەڕی ئەم بەشە بکەن. لەگەڵ دوو میوان ئێستا قسە دەکەین سەبارەت بە کاردانەوەی هەڵبژارنەکان لە ئێراندا، مەسعودی کوردپور ڕۆژنامەوان لە کوردستانی ئێران و کەریمە لاوەیسی چالاکی سیاسی لە نۆروێژ. سپاسی ئامادەبوونی هەردوو بلاتان دەکەم. کاک مەسعود وەشی ڕاگەیەنەرە گشتەکان بە گشتی وەڵام دەدەن و تا ئێستا وا دیارە کە ڕئیسی بۆتە سەرۆکۆمار و خەڵکێکی زۆر لە چاو ڕابردوودا لە هەڵبژارنەکاندا بەشداریان نەکردووە. تۆ کە لە نێوخۆی وڵاتی ئەگەر بۆمان باس بکەی بڕاستی ئەم خۆڵەی خەڵک لە هەڵبژاردندا بە کەمی بەشداریان کرد؟ کەمی بەشداریان کرد. ئەو ئەلبەتە ئێمە هەڵسەنگاندنمان دەبێت بە جۆرێک بێکە لەگەڵ دەورەکانی پێشووی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە سەرەتای شۆڕشەوە هەڵی سەنگێنین نسبەت بە تەواوی دەورەکانی 42 ساڵی ڕابردووی هەڵبژاردنەکان کە لە ئێران بەڕێوەچوە. ئەو دەورەیە ڕادەی بەشداری خەڵک لە هەمویان کەمتر بووەوە، بە تایبەت لە تاران و کوردستان ڕادەی بەشداری زۆر هاتوۆتە خواری. ئەلبەتە پێشتریش لە زمانێک ساڵی 1984 ئێران کە ئەحمەدینژاد هاتە سەرکار ئەو دەمی ڕادەی بەشداری زۆر کەم بوو، بەڵام ئەو دەورەی کەڵان دەیبینن لەو دەمیش کەمترە ئەوەی کە ئامارەکانی کە بەخوار ڕاهەنگاردووە وەزارەتی کشوەری ئێران ڕایگەیاندووە. کاکەریم بێگومان ئێرانێکی زۆر لە دەرەوەنە و ئەوانیش بە پێی یاسا دەتوانن لە هەڵبژارنەکاندا بەشداری بکەن. ئەوەندەی کە چاوم لەو ڤیددیوانە کردو لە دەرەوەی وڵات لە کاتێکدا ئێرانەکان دەچن دەنگ بدەن هێندە کەسی دیکە لەبەرەوەی کە ناڕازینە نیان هەیە بەشداری لە دەنگداندا بکەن با بڵێن تێکەڵچوونیان لێ لەگەڵ یەکتر بۆ پێدا دەبێت و پۆلیسیش پارێزگارن لێ دەکات. ئێوە کە لە نۆروێژن ئایا ڕادەی بەشداری خەڵک چۆن بوو؟ پێشەکی دەمەوێت سپاس لە ئێوە و دەستخۆشی لە گەلانی ئێران بکەم بە پیرۆزبایی ئەم سەرکەوتنیان لە خەباتی مەدەنی و خەباتی نافەرمانی کە بە شێوەی دەنگ نەدان بوو ڕابگرن. عەرز بکەم دەڕابطە دەگەڵ ئەو شتانەی کە ئۆپۆزیسیۆنی ئێرانێ لە دەرێ ڕاستەکەی زۆر جار شتە هاتۆتە پێشێ. دەلیلەکەش ئەوەیە کە سێ چوار بۆ چوونی جیاوازە. یەک ئێمە کە نیشتمان پەروەرانی کوردین و بەشی دووهەم کە شاپەرستەکانە و بەشی سەیەمیش جارجار مجاهیدینن. سێ بۆ چوونی جیاوە بەخۆشیەوە ئەمن ڕاستەکەی 15 ساڵەیدا هیچ کێشەیەکم نەدیوە کوردەکان نەبەخاتیوی کە بڵم بخۆمان کوردین زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک و بە دیسیپلینێکی باش بەشدارێ دەکەن. هەتا ئێستاش پۆلیس هیچ شکالێکی دەگەڵ ئێمە بۆ خۆپیشاندانەکانی بەردەرکی باڵوێزی ئێران یا وەزارەتی دەرەوە یا پارلەمان نەبینیوە. مەبەستم وایە کاکەریم هێندێک لە ئێرانەکان دەیان هەویست کە بچن دەنگ بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی بدەن، بەڵام کەسانی دیکە هەبوون کە بەرهەڵەستی ئەوانە بوون با بڵێن وەک ئێوە مخالیفی بەشداریکردن لە دەنگداندا بوون. ئایا لە نۆروێژ بەگشتی ئێرانیەکان جا فارس یا ئۆپۆزیسیۆنی کوردی یا فارس ئایا کەسانێک هەبوون بچن بەشداری بکەن لە دەنگداندا؟ عەرز بکەم لە نۆروێژ چەند هەڵبژاردن کرا دەو ڕۆژەیدا، هەڵبژاردننی شاپەرستەکان، هەڵبژاردننی کۆمونیستەکان و ئەمە ئاخرین بەشەکە بووین کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و دەگەڵ ئەوانی دموکراسی خواز و ئەوانە بووین. ڕاستەکەی دەو کاتەیدا کەمە لێ بوون فقط لەمە چەند کەسێکمان دیت، بەڵام بە حەقیقەت ئەوانی دەگەڵمە بوون نەچیان نەچوون بە احترامی بکەن یا شتێکی ناخۆش پەیدا بێ.
بەڵام لە هێندێک وڵات ئەو شتانە ڕوویدا بوو بەڵێ لە نۆڕوێژ هیچ شتێکی ئاوا ڕووی نەداوە. کاک مەسعود خەڵکی کوردستانی ئێران بە گشتی ئەوەندەی تو ئاگاداربی ئایا لە بەشداریکردندا چۆن بوون؟ ڕادەیەکی کەم بەشدار بوو یا لە چاو ڕابردوودا لە چاو خۆلەکان یەکەی دەنگداندا ئایا جیاوازی هەبوو؟ زۆر بەشداری لە شارە کوردەکان زۆر کەمتر بوون بە نیسبەتی دەورەکانی پێشوو. دەورەکانی پێشوو بە نیسبەت زۆرتر بوو، بەڵام باتەوەجۆ بۆی کە ئەو هەڵبژاردننی شوڕاکانیش بووە. شوڕاکان ناوچەگەرایی تێدایە، فەرق و فامیل و خزم و کەس و ئەوانە دێن ڕێی دەدەن بۆ خزمی خۆیان و جەماعەتێکی زۆریشان تەییدی سەلاحیەت کردبوو لە هەر شارێک 150 نەفەر تا 200 نەفەر تەیید کرابوو کە ڕێی بدەن بێن لە هەڵبژاردنەکاندا بەشدار بن و ئەوە بەعی دەبێت کە بازارگەرمیەک بە وجود بێت لە هەڵبژاردنەکاندا و بەرحاڵ تەبلیغات دەکەن و خەڵکی کۆ دەکەنەوە ئەوانە، بەڵام با وجودی ئەوەی کە ئەو جەماعەتە هاتوونە سەحنەوە و بۆ انتخاباتەکە، بەڵام باوجودی تەواوی ئەو تەبلیغاتوانە ڕادەی بەشداری خەڵک زۆر کەم بۆ حدودی 30% بووە. یعنی مەهاباد و هۆکان و سەقز و سنە کە ئامارەکەی چاو لێ دەکەن حدودی 25 تا 31% بەشداری هەڵبژاردن بوون. ئەوەبەتەوە ئاماری ڕسمی وەزارەتی کشوەرێکە ڕایگەاندووە، لەوانەیە لەوەش کەمتر بێ بارها زیادیان کرد بێ. بەشێکی ئاڕای باکڵی پێ دەڵێن کە ئەوش ئەگەر لێ دەکەیت دیارە لەوەش کەمتر دەبێتەوە. ڕادەی بەشداری زۆر کەم. کاک مەسعود ژمارەی کاندیداکانیش چەندین دانە بوون، ینی لە 2 لە 3 زیاتر بوون، ینی بژارە بۆ خەڵک هەبوو کە ئەگەر پێیان خۆش بێت دەنگ بدەن تێدا بەشداری بکەن، بەڵام هۆی چییە کە خەڵک بە شێوەیەکی کەم لە هەڵبژاردندا بەشداری کرد؟ هۆیەکەی ئەوەیە ململانەی دەسەڵات لە نێو باڵەکانی کۆماری ئیسلامیدا زۆرە، هەلانەکان لە چاو لێ دەکەی لەو هەڵبژاردننی سەر و کۆماریەدا بەشێکی زۆر لە باڵەکانی ڕژیم حەزم بوون ئەوانەی کە بارهات 32 ساڵە بەشدارن، وەک لاریجانی کە بارهات چەندین دەورە ڕئیسی مەجلیس بووە، بارحاڵ لە سەرەتای شۆڕشەوە تێدا بووە، ئەوانە هەموو تەسفیە کردووە. یعنی گەورەترین دەتوانین بڵین ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی خۆیت، ینی سیستمی حکوومەتەکە بە جۆرێکە بەخۆی لەگەڵ خۆی ناسازە، ینی کێشەی دەرونی هەیە لە نێو خۆیدا و شوڕای نیگەهبان هات ئەوانەی هەمووی ڕەدی سەلاحیەت کرد و ئەوانە باعث بوو کە نەتوان بەشدار بن و بەشێکی زۆری لە خودی دەسەڵاتدارانی حکوومەت وەک فایزەی هاشمی ڕەفسەنجانی چاو لێ دەکەی، ئاغای ئەحمەدینژاد چاو لێ دەکەی و زۆر کەسی دیکە بەشدار نەبوون و داوایان لە خەڵک کرد کە بەشداری نەکرد و تاجزادە کە جزئی ئیسلاح طەلەبانە. ئەوانە هەمووی باڵەکانی داخلی حکوومەتن کە ململانەیان زۆرەوە، داوایان لە خەڵک کرد کە بەشداری ئەوی هەڵبژاردنە نەکەن و ئەوەش دوابی داوە و تەئسیری زۆر بوو، چونکە ئەگەر ئەوانە حاتمیان پروپاگەندەیان کرد بە هەر حاڵ و تەیدی سەلاحیەتیش بوو بەیان و ئەسڵ لە هەڵبژاردنەکەدا بەشدار بوو بەیان یان توانی بازارگەرمی بکەن، بە هەر حاڵ ئیمکاناتی زۆریان لە اختیاردایە، پوڵ و ئیمکان پوڵی نەفتێکی زۆر لە اختیاریاندایە، بڵاوی دەکەنەوە. زمانێک ئەحمەدینژاد بەخۆی یێڕەماسی بڵاو دەکردەوە لە نێو خەڵکدا، دوو چەرخەی بڵاو دەکردەوە بۆی کە خەڵکی بێن ڕێی پێ بدەن. جا ئەوە هەمووی خۆی ئەوە هۆیەکە کە باعث بووە کە بەشداری خەڵک زۆر کەم بێ، بەتایبەت لە شوڕاکانیدا زۆر کەم بێ و لە کوردستانی خۆشمان کە بەتایبەت کە هیچ مافێکی نییە لە 32 ساڵی ڕابردوودا و قەت نەیتوانیوە لەسەر و کۆماریدا بەشدار بکە بە ئەساسی یاسای بنەڕەتی ئێران. کوردەکان و ئەهلی سونەت بەتایبەت ناتوانن بەشدار بن، دەبێت تۆ حتمەن شیعە مەذهب بی تا بتوانی بەشداری هەڵبژاردن بی و ئەوە بەعید بۆ ناوچە کوردەکان زۆر مەحروم بن لەنظەر ئابووریەوە. ئاگادارن جەماعەتێکی زۆر کۆڵبەری دەکەن، بەرحاڵ وەزی ئابووری خەڵک زۆر خراپە و ئەوە بەعیتی ناڕزایەتی زۆر بووە. داهاتوویەکی نابین کە هیوایەکیان بێ ئومێدێکیان بێ بڵێن کاکە لە داهاتوودا مەسەرەن باشتر دەبێت و خودی ئەو ئاغای ڕئیسیەش هیچ بڵێنیەکی بە خەڵک نەدا، بە هەر حاڵ ڕوحانی هاتە سەرکار داوای لە خەڵک ڕێی پێودەن حقوقی مافی شارۆمەندی و ئازادی زیندانیانی سیاسی ڕەف حەسری موسەوی و کەڕووبی و زۆر بڵێنیدا کە جێبەجێ دەکات، وەلی نەیتوانێت هیچی جێبەجێ بکە. حتا هاتە کوردستان بڵێنی دەمادەیدا کە لە دەمادە مافی ئەقوام و ئەقەلیەتها و ئەهلی سونەی ئێران دەدا، وەلی هیچی جێبەجێ نەکرد لە واقعدا و ئاغای ڕئیسی ئەسڵەن هیچ قەولێکیشی نەدا، ینی صادقە حەدەقەڵ صەداقەتی هەیە کە درۆی نەکرد بڵێ کاکە من ئەو کارانەتان بۆ دەکەم، هیچ بڵێنیەکی نەدا
هێنان دان ناو بەرحاڵ هیچ ڕقیبێکیشی نەبوو چەند نەفەرێک هاتن سەلاحیەتیش کرابوون ئەوانش هەر دۆستی خۆیان بوون و هەر بەخۆیان پێی دەڵێن پوششی لەواقەدا هاتن بەعنوانی پوششی و ڕێیەکەی بۆ کۆبکەنەوە هەڵبژاردنێک جێبەجێکەن ئەڵبەتە دیارە کاریان زۆرترە دوای ئەوەی کە بەرحاڵ لەوانەیە ڕێبەری باڵای ئێران نمێنێ یاکی دیکە ڕووبدا ئەوانە خۆیان ئامادە دەکەن بۆ قەیرانی دوای سەرۆک کۆماری و دانەوە خۆیان منسەجم بکەن و ئامادە بکەن ئەگە قەیرانێک پێشات توان پێشی بگرن و لە بەرابەری داڕاوەستن تەواوی ئەوانە باعث بوو کە ڕادەی بەشداری خەڵک بێتە خوارەوە زیاتر لە 50%ەوەی کە خۆیان ڕایانگەندووە زیاتر لە 50%ی خەڵک ینی نامەشروعیەت درا بە حکوومەت کە بەشدار نەبوون لە هەڵبژاردندا دیارە تاسیرێکی بێدا زۆری بووە وە لە کوردستانی بەخۆشیەوە دیارە ڕادەی بەشداری زۆر کەم بوو. کاک کەریم کاک مەسعود دەڵێ ڕادەی بەشداری خەڵک لەم قۆناغەدا لەم خۆلەی هەڵبژاردندا کەم بوو تۆ هۆیەکانی لە چیدا دەبینی؟ عەرز بکەم جاری پێشیە لە بەرنامەیە کە هەمان بوو پێش انتخاباتی ئەمن ئیشارەم کرد کە بەشێکی زۆری مەنابعی ئێرانی 75% مەنابعی ئێران لەدەستووە مەسەلەی فەساد سیستمی داگرتووە مەسەلەی فەقر هەژاری بەتایبەتی ئەو سێ مەوردەی ساڵەکانی دوایی خۆپیشاندانەکانی 96 98 مەسەلەی ئەو تەقەکردن لە تیارەکەی و 176 کەسەکە گیانیدا و لە ئاخرێدا بەجێی پێڕاگەیشتن بە مەسەلەی کۆڕۆنا مەسەلەن وە تەئەمینکردنی خەرجەکەی دێن دەڵێن دەبێت بۆ خۆیان خەڵک خەرجەکەی بدەن هەروە بێتەوە تەنانەت خەڵک جایشی لەدەست دەدا ئیجازەی نەبوو بڵێ لەبەر کۆڕۆنا ئەوە ینی ئەوەی کە بەڕاستی زوڵم و ناعەداڵەتی و نادادپەروەری فەساد هەموو ئەوانە تەواوی جنبەکان ئێرانی باعث بۆ تەنانەت ئیسلاح تەڵەبەکانیش خۆیان کێشاوەتەوە بەڵام بەداخەوە کەمێ بە شێوەیەکی کەم دەسەدحێکی لاواز تا پشتیوانن لە کاندیدێک بە نێوی هیمەتی کرد کە ئەوەشیان نەکربا ئەو سەرکەوتن و سەرفرازدەی خەڵک لەو ئینتخاباتیدا زۆر بەرچاو دەبوو بە کورتی هەر ئەوەی کە خەڵک لە خۆپیشاندان دەکوت ئیسلاح تەڵەب ئوسولگەرا دیگە تەمامێ ماجەرا خەڵک پیان وایە ئیدی ڕژیم کاری تەواوە خەڵک پیان وایە ڕژیم دەبێ بڕوا زۆربەی ئۆپۆزیسیۆنی ئێرانە تەبریچیان کتۆ کە خەڵک بە کەمترین تەنانەت باسی 8% و 10% دەکەن دە شتێکدا کە ژنێکی ئێرانی باز دەکات دەڵێ ئەگە تەقسیم بەندی بکەین یەک دەڵێن ژمارە یەک دەنگ نەدان بوو کە ئافرینی دەوێت ژمارەی دووەم ڕئیسی بوو کە ئینتخاب بوو ژمارەی سێیوم دەنگەکانی باتڵەیە کەوا بوو ڕژیمێک کە بەرە اعتبار و مەشروعێتی لە نێو کۆمەڵانی خەڵک لە دەستدا بێ ڕژیمێک کە بە 42 ساڵ تاقیکردنەوە خەڵک بۆی دەرکەوت پێ کە ڕژیمی خەڵچینە ڕژیمێکی دیکتاتۆرە ڕژیمێکە کە خۆی داسەپاندۆ بۆیە خەڵک دەسەدحێکی بە قەولی ڕژیم تازە دەڵێ 48% دەنا 20% نییە و لەوەش کەمتر و لایەکی دیکەش ئەمە شتێکی ڕوونە ڕژیم هەمیشە چەندین میلیۆن دەنگی بندیواری ینی تەقەلبی هەیە کە ئەوە ئیسفادە دەکات دەنا ئەلعان ئەمە ئەگە سازمانی ملل نۆرەکانی لێبایە نەتیجەمان دەدی 10-15% تێنە دەپەڕی. کاک مەسعود ئاماژەت بە کاندیداکانی پێشوو کرد بە تایبەت بە مەحموودی ئەحمەدی نیژاد ناوبراو لە وتیۆژێکدا ڕاستەوخۆ ئاژانسی ئەتۆمی ئێرانیە تاوانبار دەکات کە کاربەدەستی باڵاکەی سەر بە ئیسرائیلە کاردانەوەی خەڵک بەرامبەر بەم وتانی ئەحمەدی نیژاد یا کاردانەوەی حکوومەت بەرامبەر بە وتەکانی ئەحمەدی نیژاد تا ئێستا چی بووە؟ لە ڕژیم های تۆتالیتێردا بە خۆتان ئاگادار تەنها عاملێک کە دەتوانێت بیرڕوخێنە لەوە قەدایە تەغیراتی تێدا ئیجادکە ئەواملی دەرونی نێو ساختاری دەسەڵاتەکەیە کە دەتوانێت ئەو تەغیراتە دروست بکە لە دەرەوەی ئەو حکوومەتانە معمولاً زۆر سەختە تەغیراتی ایجادکردن و ئەوانە تا پێکەوە منسەجم بن و پێکەوە متحد بن و پشتیان لە پشتی یەک بێ ناکرێت تەغیراتیان تێدا ایجاد بکەیت بەڵام خۆشبەختانە ئان ڕۆژ بە ڕۆژ هەرچی زەمان دەگودەرێ ئەو ئینحسار تەڵەبیە ئەو پاوانخوازیەی کە لە نێویاندا زۆرتر دەبێت و
و کەسانی وەک ئەحمەدی نژاد و بەهەرحاڵ ڕەفسەنجانی کە پێشتر و موسەوی و کەڕووبی و خاتەمی و تەواوی کار بەدەستانی حکوومەت لە واقعدا ئەلانەکانە بوونەتە بەشێک لە مخالفین و ئۆپۆزیسیۆنی هەڵدەسەڵاتە و ئەحمەدی نژادیش ئەلان جددیترین ئۆپۆزیسیۆنە لە واقعدا یعنی جزئی سەرۆکۆمارەکانێکە بۆتە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی حکوومەتەوە ڕوحانیش دوای دوو مانگی دیکە کە تەواو بوو کارەکەی لەوانەیە بێتە ئۆپۆزیسیۆنی بەعدی کۆماری ئیسلامی و ئەوە بەعید دەبێ وەک دارێک کە دەیتاشی وردە هەر لی دەبێتەوە و ئەو باریکتر دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ عمری کوتاکتر کەمتر دەبێتەوە و من پێم وابێت تەداومی ئەو تەحریمانە ئەڵبەتە عەرز بکەم ئەو تەحریمانەی کە ترامپ خستێتە ئەو حکوومەتە ئەوە باعید بوو کە ئاوا پشکێدەنا ئەوانە تا پوڵیان بێت تا دولاری نەفتیان بێ دەتوانن خەڵکی ڕازی بکەن بەهەڵ تەرەفدارانی خۆیان حمایەت بکەن لە وڵاتانی ناوچەکە بەهەڵ دخالەت دەکەن سووریا و عێراق و لوبنان و تەواوی ئەو ناوچەیە بە پوڵی ئێران ئەو هەموو شەڕە دەکرێت و زمانێک ئەوانە پوڵیان بەدەست نەگا ناتوان لە نێوخۆردا تەرەفدارەکانی خۆیان ڕازی بکەن و ئەوە دیارە تەئسیری بێداد زۆرە و ئەو مخالفەتانە تەئسیری زۆرە ئەو تەحریمانە تەئسیری زۆر وە گەندەڵی نێو خۆی حکوومەتەکە هەمووی ئەوانە جزئی ئەواملێکە کە بەعید دەبێت ئەو حکوومەتە ڕۆژ بە ڕۆژ زەعیفتر بێ بەڵام ناتوانین بڵێن ئەوانە بەعید دەبێت کە بڕوخێ ئەلانەکان لە دەوڵەتی سووریە دەبینن کە دوای ئەوەی ئەڵان هەڵبژاردننی کردو دوای 6 ساڵ شەڕی نێوخۆ حدودی چەند 100,000 نەفەر کە کوژراوە هەر لەسەر کار یعنی ناتوانین بڵێن ئەو عاملە تەحریم و بایکۆتی هەڵبژاردن و ئەو مەسایلە بەعید دەبێت کە ڕژیمێک تەغییر بکات لە هیچ کۆیتنا بەوە تەغییری نەکردووە دەبێت ئاکشنی زۆرتر بێ فعالیت زۆرتر بێ کە بتوانێت یعنی خەڵکەکە لە سەحنەدا بن یا ئۆپۆزیسیۆنێکی قەوی بێ بتوانێت خەڵکەکە سازمان بدا یا هێزێکی دەرەکی دخالەتی تێدا بکە وەک عێراق مەسەلەن تەنها ئەو تەحریمانە بەڕاستی زەعیفی کرد زۆری زەعیف کرد بەڵام هیچ هێزێک نەبوو کە تەغییراتی ایجاد بکات دەنا ئەلانەکانە دولارێک زمانێک کە من لە بیرمە دەیان کورد دولار 1000 تمەنە ببێتە 3000 تمەن ئەو ڕژیمە دەڕوخێ ئەلان دولار بۆتە 25 و 30,000 تمەنیش هەر لەسەر کارە پس تەنها عاملی ئابووری و فەساد و گەندەڵی و ئەوانە نییە تەحریمی انتخابات نییە دەبێت یەک سری فاکتۆرهای دیکەش دخالەتی بێ لەوەی کە تەغییراتێک بە وجود بێت لە ئێراندا تا ئەوەی کەنجە بە وجود دێ و ئەوانە پێکەوە کۆ دەبنەوە ئەو ئاواملە پێکەوە کۆ دەبێتەوە دەست دەداتە دەستی یەکوا ئەسی تەغییر دەبێت ئەوە معلوم نییە کەنجەیە بەڵام لەوانەیە ڕووبدا لەوانەیە بەزووی داوەتویەکی نزیکدا ئەو شتە ڕووبدا کاکەریم دوای هەڵبژاردننی ڕئیسی وتەبێژی نەتەوەی گرتوەکان ناڕەزایەتی خۆی نیشاندا لەلایەن ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕئیسی خراوەتە ژێرگەمارۆ ئۆپۆزیسیۆنی ئێران مافەکانی مرۆڤ کارنامەی ڕئیسی دەخەنە ژێر پرسیار کە لە کوشتاری بەندکراوانی سیاسی دەی ساڵەکانی 1970دا دەستی هەبوو کەسێک بەو کارنامەیەوە ئایا بەڕای بەرزتان دەتوانێت کارێک بکات بۆ گەلانی ئێران بۆ خەڵکی ئێران عەرزت بکەم ڕئیسی بۆی نەهاتۆ کە کارێک بۆ گەلانی ئێران بکە ڕئیسی بۆی هاتووە دیکتاتۆری ئێرانە بەردەوام بێ ڕئیسی بۆی هاتووە هاوکاری خامنەی بکە بۆ جێگیرکردنی مستەبا خامنەی ڕئیسی بۆ ئەوە هاتووە کە هەموو ئەو کارە ناسالمانەی ئەو هەموو کوشت و کوشتارەی بە جوورێکی دیکە درێژە بدا بەڵام ئەمن دەمەوێت عەرزت بکەم دەگەڵەوەی کە ڕئیسی ئەو شتانەی لەسرە مەسەلەی بەرژەوەندی ئەمریکایە و دەرێ ئەوە دەخوازێکە کە بە جوورێک لە خۆیانی نزیکەنەوە ئەو دیکتاتۆرە بۆیە بە باوەڕی من ڕێگای ڕئیسی لەو لیستە ڕەشەی کە دە لیستەی ئەمریکایەدا دەردێنن هەروە بێتەوە ئەو جوورەی کە ئەمە دەمانەوێ بەداخەوە ئاو معاملەی دەگەڵ ناکەن بەڵام ئەگە ئۆپۆزیسیۆنی دەرەوە دە هەموو ئاستێکدا بە هەموو کاناڵەکانی تلویزیۆنی کارێکی زۆر جددی بکەن ئاکشنەکان حرەکەتەکان زۆر جددی بێ ئەمریکا و غەرب ناتوانێت بەو جوورەی کە دەوێ معاملەی دەگەڵ بکە بەڵام جێگای خۆشحاڵەیە هەم سازمانی ملل هەم ئەمنستی هەموو جێگاکان ئەو جوورەی کە هەیە تا حدودێکیان ئاشکرا کردووە و وێ دەچێت دەو ڕۆژانەی دیات دەو ڕۆژانی دواییدا کە ڕوخساری واقعی هەڵبژاردن و خامنەی ئەوانە دەردەکەوێت کە فێڵهایەکی زیاتریان کردووە ئەگەر کاناڵەکانی تلویزیۆنی و ئۆپۆزیسیۆنەکان و نەیارەکان باشتری جۆزنەوە ئەو دەنگانە ڕەنگە حاڵەتەکە فەرق بکە بە هەر سوورەت
فاسلەیەک بەتاڵایەکی زۆر زیاتر کەوتۆتە نێوان کۆمەڵانی خەڵک و بە تایبەتی کورد کە لە هەمووان چالاکتر و سازمان دراوترە دەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی کە ئەو فاصلە هەردێ و زیاتر دەبێت وەک میوانی بەڕێزیش باسی کرد کاک مەسعود بە باوەڕی میش بەڵێ ئەمجار ڕوحانی ئەوانە زیاتر خۆیان دەچێشنەوە ئەو جار نزیکایەتی بینی ئەحمەدی نژاد و خامنەیی و ئەحمەدی نژاد و خاتەمی و ڕوحانی و ئەوانە زیاتر دەبێت بەڵام دەگەڵ ئەوەش ڕێگایەکی سەخت لەبەر نەیاران و لەبەر ئۆپۆزیسیۆن و لەبەر کوردەکە زۆر جدیتر کار بکەن و دەگەڵ کارکردنیان هەموو حەولێک بدەن کە مافی کورد هەمیشە باس بکەن دەگەڵ وەی کە کارێ دەکەن پلان و بەرنامە مشەخەص بێ کە ئەگەر ئەو ڕژیمە بڕوخێت چ دێتە سەرکار ئەم پێم وایە هەموو ئۆپۆزیسیۆنی ئێران دەبێت بەجددی باسی حکوومەتێکی فدراتی و فدرالی لە ئێران بکەن ناکرێت ئەتۆ هیچ شتێکت معلوم نەبێت ناکرێت هەر ساز هەر ڕێکخراوێکی هەر ئۆپۆزیسیۆنێکی ئیسلاح هەر ئۆپۆزیسیۆنێکی شاپەرستان یا ئەوی دیکە بێ و ئەتۆ هیچ مشەخەصن نەبێت داوا لە هەموو ئۆپۆزیسیۆن لە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو لایەک دەکەم دە هەموو دانیشتێکیدا مەسەلەی ڕژیمێکی فێدراتی و فێدرالی و دموکراتیک بێنە بەرباس کە ئەوە داوای گەلانی ئێران بە تایبەتی گەلی کووردە. سپاس کاکەری کاک مەسعود ئاماژەت پێدا کە خاتەمی لە سەردەمی سەرۆککۆماریدا ئەو بەڵێنانی کە دایبوو بە خەڵک بەجێ نەگەیاند تۆ پێت وایە ڕئیسی دەتوانێت بەڵێنەکانی ئەو بەجێ بگەێنێ یان چاوەڕۆنیت هەیە کە بەگشتی کۆماری ئیسلامی نەرمشێک لە بەرامبەر خەڵکدا نیشان بدات بە لەبەر چاوگرتنەوەی وەک دەڵێ خەڵک لەم قۆناغەدا کەم بەشداری کردو لە هەڵبژاردندا ئەوەی کە معلومە دیارە فشارێکی بێدار زۆریان لەسەرە فشاری خەڵکیان لەسەرە فشاری کۆمەڵایەتیان زۆر لەسەرە خەڵکی بەرحاڵ ناڕازین لەسەر ئابوووریەوە ناڕازین دوو تەزاوراتی زۆر گەورە کرا لە ئێران ساڵی 96 و 98 بۆ بێنزین خەڵکێکی زۆر کوژرا و فشاری نێونەتەوەیشان زۆر لەسەرە ئەوانە هەمووی باعیس دەبێت ئەوانە ئەڵبەتە واقعگەران و مجموعی تشخیصی مەصلحەتی نظامیان یعنی بەرخساسی مەصلحەت و تەقیە کار دەکەن و هەر شتێک باعیس بێ کە مانەوەی ئەوانە زۆرتر بکە ئەوانە حازرن بیکەن ئەوە یەک واقعیەتە و عیلەتی مانەوەشان ئەوەیە کە زۆر جار کۆتا دێن لەسەر کارێکە لە زۆر شتدا لە زۆر بڕیاردا کۆتا دێن ئەمریکا ئەو دەمویستی حملە بکات چەند موشەکان بە ئەمریکاوە ناو پیان کرد پایگاکاتان بەجێ بەڵیانی هەموو کارێک دەکەن با ئێمە موشەکە سەربازیەوە نەکوژرێ یعنی بە هەموو جۆرێک معاملە دەکەن بۆی کە لەسەر کار بمێننەوە واقعیەتەکەی ئەوەیە و ئاغای ڕئیسی دیارە هیچ بڵێنیەکی نەداوە کە بڵێ من ئەو کارە دەکەم یان نایکەم هیچ شتێکی نەکتۆ لە واقعدا دەستگای قەزاییەوە دێتە دەستگای ئیجراییەوە و بڵێنیەکی وای نەداوە بڵێ من چونکە لازم نەبوو هیچ بڵێنیەک بدا هەر بخۆی لە واقعدا هیچ ڕقیبێکی نەبوو تا بیوێ ڕقابەت بکا و بێتە سپێشێ دەورەی پێشوو بووەچی لەگەڵ ڕوحانی چەند کەسێکی دیکە واقعان استکاکدا بوون پێکەوە لە هەڵبژاردنەکە و ڕقابەتێکی شەدیدیان بووە قسەی زۆر توندیان عەلەیهی یەکتر دەکرد وەلی ئەو دەورەیە ئەوەشیان خاڵی کرد کەس نەمابوو کە ڕقابەتی لەگەڵ کەوار بەخۆی بە تەنیا یەک کەتاز بوو لە واقعدا بۆیە هیچ بڵێنیەکیشی نەداوە سوور توریش معلوم بوو کە دەیهێنێتەوە تەواوی خەڵکی ئێرانی دەزانی کە سەرۆکۆمارێکە کە دێتە سەرکار و دایدەنێن و بەرحاڵ هەڵدەبژێردێ دا بەرئەساسی ئەوە بڵێنیەکی نەداوە بەڵام واقعگەرایی سیاسی ئەوانە پێم وابێ بۆ مەسلحەتی خۆیان زۆر کار دەکەن بۆ مانەوەی خۆیان لە دەسەڵاتدا زۆر کار دەکەن احتمالی هەیە ئەلانەکانی باتەوە بۆی کە قدرەت یەکدەست بۆ مەجلیسیشان بەدەستە سەرۆکۆماریان بەدەستە دەستگای قەزایان بەدەستە و هیچ ئیسلاح تەڵەبێک لە واقعدا نەماوە لە نێو حکوومەتەدا و هیچ ئۆپۆزیسیۆنێکیان نەماوە ئەوی هەیە دەریان کردوتە دەرێ باتەوە بۆی کە یەکدەست و هیچ کێشەیەکیان نەماوە ئەلانەکانێ احتمالی هەیە یەک سری کارها ئەنجام بدەن یەک سری ئیسلاحات ئەنجام بدەن چونکە بەخۆشیان دەزانن وەزعیان زۆر خراپە وەزعی مەملەکەت زۆر خراپە وەزعی ئابووری زۆر خراپە گەندەڵی بێداد زۆرە خەڵکی زۆر ناڕازین و هەموو ئەوانە بەخۆشیان ئاگاداری ئەو وەزعن و بەخاتری ئەوە من احتمال دەدەم کە بەهەرحاڵ یەک سری ئیسلاحات بکەن بۆی کە بمێننەوە ئەگە فریا بکەون لە سیاسەتیشدا هیچ شتێک قابلی پیشبینی نییە کە تۆ بڵێ چی ڕوو دەدا بەڕاستی و معلوم نییە ئاغا فەزا باز دەکەن فەزای کۆمەڵایەتیان کە باز کردووە ئەلانەکانێ مەسەلەن لە شارەکان من دەیبینم حجاب و شت زۆر کەم بووەتەوە ئەلانەکانی حجاب نەماوە زمانێک
خەڵکیان لە خیابان دەگرت و ڕان دەکێشا کە بۆ بێ حجابی ئەلان وێڵیان کردوەوە حجاب ئەدان زۆر ئازادە یعنی بە کەس گیر نادن ئەویان وێڵ کردووە ئازادی های کۆمەڵایەتی زۆر بوو بەڵام ئایا ئازادی های سیاسی دەدەن دێڵن ئەحزاب فعالیت بکەن مافی نەتەوەکان دەپارێزرێ قانونی بنەڕەتی ئێران ئایا ئیجرا دەکەن کە بەشێکی زۆری مافی خەڵکە لە بەرابەر نظامی بینالمللدا ئایا کۆتا دێن حاضرن ئەو بەرجامەی کە لەگەڵ ئەمریکا قەرارە ئیمزای بکەن وەلان بەحسی لەسەر دەکەن بگەڕێنەوە نێوی ئەوە تەواوی یەکسەری کێشەی بێدا زۆر ئێران و ئەگە بیانێ بمێنەوە لە درێژخایاندا من پێما بێت چارەسەر ببینەوە بۆ کێشانە دەنا واقعیەتەکەی ئەوێ ناڕزایەتی بێدا زۆرە و ناڕزایەتیش ئەڵبەتە ئەوە ئەرزیشم کردن یەک عامل نییە بۆی کە حکوومەتێک تەغیر بکە ناڕزایەتی یەکە لە عواملە و سازماندەیی تەشکیلات ڕەهبەری تەواوی ئەو شتانە پێویستە بۆی کە شتێک ڕوو بدا تەغیرەتی سیاسی ڕوو بدا جا ئەوانە کە بەرحاڵ وەزعەکە ئاوایە دەبێ بزانین لە داهاتوودا بەڕاستی چی ڕوو دەدا دەیانەوێت چی بکەن تانێتە سەرکاریش معلوم نییە کاکەریم بەگشتی لە ئەوروپادا وەک خۆدا گاداری لێزانی ئەوروپای ساڵ لەگەڵ ئێران لەسەر مەسلەی ناوچی و توێژ دەکەن بە هاتن سەرکاری ڕئیسی تۆ پێ دوایە بۆ مەسلەی مافەکانی مرۆڤ کامێک لە وڵاتانی ئەوروپایی گۆڕانێک لە پەیوەندەکانی خۆیان لەگەڵ ئێراندا پێک دێنن یا هیچ گۆڕانێک پێک نەهێنن ئەمن پێ خۆشە عەرزت بکەم بە پێچەوانەی زۆر جار ئەمە پێمان وایە ئەحزابی سیاسی ئوروپایی و ئیسکاندیناوی و ئەوانە زۆر لە وردەکاریەکان ڕەنگە ئاگادار نەبن بە باوەڕی من زۆر سیاسەکان زۆر ور شتەکان دەخێنەوە هەر ئێستا کە خەڵک نای بە کۆماری ئیسلامی کتۆ ئەوانە ئاگان لەو نافەرمانی مەدەنی ئەوە هەیە بە باوەڕی من دیکتاتۆری دەگەڵ دموکراسی تەزادێکی زۆریان هەیە ڕژیمی کۆماری ئیسلامی دەزانێت ئەگە چەند قەدەمێک بێتە پێشە خەڵک زۆر زیاتر دێتە پێشێ بۆیە ئەمن پێم وانە بە شێوەیەکی زۆر سەتحی وەک هاوڕێ میوانی بەرنامە باسی کرد دەنا ئەگە پێمان وابێ بە خاتری وەی ئەوانە دەجوابی وەی کە غەرب یا پێنجی بەعلاوەی یەک ئامادە بن تەحریمەکان لا بەرن لەسەر ئێرانێ بەو شەرتەی کە لە ئێرانێ مافی وە حورمەت لە خەڵک بگیرێ مافی مرۆڤ لە بەرچاو بگیرێ و زۆر شتی دیکە پارێزن بە باوەڕی من ئەو ڕژیمە بۆیە زۆرتر ڕقتر بووە بۆیە زۆرتر بۆتە یەکدەست کە ڕقتر ڕاوەستێ و ئەو شتانەی کە ویلایەتی فەقیر دەیەوێت ئەوەی بەرێتە پێشیە من ئەلێرەدا دەڵێم دەبێ ئۆپۆزیسیۆن جدیتر بێکە کە غەرب ئەوروپا و ئەمریکا زۆرتر بایخ بە ئۆپۆزیسیۆن بدەن مەسەلەی حیجاب و بازە شتێک ئێستا خەڵک داواکانیان ویستەکانیان زۆر لەوەی زیاتر چۆتە سەریا نەشیعە نەسونی نەگەلانی ئێران هیچ کامێکیان باوەڕیان بە ڕژیم نەماوە ئەو شتە ئاخردا عەرز دەکەم داوا دەکەم کورد گرنگی زۆر بە ئەو شتەی کە باسم کرد حکوومەتێکی فدرالی دموکراتیک بدا بە هیوای سەرکەوتنی گەلانی ئێران بە تایبەتی سپاس بۆیەوە کاک مەسعود پرسیاری کۆتای دەمێت لای تۆ ئەگەر سپاس دەکەم ئەگە بە کورتی وەڵام بدەیەوە چالاکی مەدەنی لە کوردستانی ئێرانێدا بەرەو زیادبوون دەڕات تۆ پێت وایە لەمە بە دواش ئەم چالاکیانە هەروە بەردەوام دەبن چالاکی مەدەنی مربوط دەبێت بە خەڵکی دیارە خەڵکی زۆر چالاکن لە هەموو بوارێکدا و زۆر بۆ لە ئەلان لە زۆربەی شارەکان NGO هەیە سازمانهای غێرە دەوڵەتی کە فعالیت دەکەن لە ژینگە پارێزیدا و لە کارهای خێرخوازانەدا و لە زۆر شارەکان فعالن ئەوانەوە خەڵک سازمان دراوە اعتراضاتی مەدەنی زۆر بەردەوام بۆ ساڵهای ساڵن یعنی لە زمانی شوانەی سەید قادرەوە ئاگادارن خەڵکی بەرحاڵ بە زۆر چالاک فعالن بۆ اعتراضی مەدەنی و هەمیشە اعتراضی خۆیان ڕاگەیاندووە من پێم وایە زۆرتریش دەبێت و زۆرتر بەردەوام دەبێت چونکە ناڕەزایەتی زۆرترە هەڵبەتە احتمالی هەیە زاد دەبێت معلوم بێ بزانین دەوڵەتی داهاتوو کە دێتە سەرکار دەیوێت چی بکا بەڕاستی ینی دەیوێت فەزاکە بەرەو ببەسترێ ئایا زۆرتر ئازادیهای زۆرتر بدا ئازادیهای مەدەنی وانە وەلی لە داهاتوودا دیارە دەوڵەت کە هاتە سەرکار ئەو شتە زۆرتر معلوم دەکا کە بەرحاڵ دەیانەوێت چی بکەن گەلێک سپاس مەسعودی کورتپور ڕۆژنامەوان لە کوردستان ئێرانەوە لەگەڵمان بۆ وە
کەریمی ئەڵاویسی چەلاکی سیاسی لە نەڕۆژ گەلێک سپاسی هەردوولاتان دەکەن کە بەشداری پرۆگرامی ڕەنگە بوون. بینەوەی بەڕێز هەتا پرۆگرامێکی دیکەی ڕەنگە لە حوتوی دابێت بمێنن بە سڵامەت.